ئەم ڕۆدەی چواری 2017 بە پشتیوانی خوای پەروەردگار لە ڕێگای پاڵتۆکە و زنجیرە دەرسێک پێشکەشەکەین بە ناوی چاودێری ئومەت. مەبەستمان لەوەیە کە ئومەتی ئیسلام چۆن ئەتوانێت چاودێری کاربەدەستانی بکە. ئەمەش بیرروهۆشێکی فکری سیاسیە. ئەم کۆمەڵە دەرسانەی کە لەم ماوەیە کەوتینە سەری بۆ لە پاڵتۆکە و پێشکەشی بکەین کە نۆ دەرسن، ئەم بەڕێزانی کە ئەم دوو ڕۆژە لەگەڵ مانابوون هەستیان پێ کردووە. بابەت هەیە عەقائیدیە، بابەت هەیە سلوکیە، بابەت هەیە بیرروهۆشی سیاسیە، بابەتی تر هەیە فکری سیاسیە، ڕەسەنکردنەوەیە، بابەت هەیە کۆمەڵە گومڕاکانە، ناسینەوەی منهەجی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. بابەتەکان بە شێوەیەکی گشتین ڕۆشنبیری گشتی ئەدەن، بەڵام لە هەمان کاتە بیرروهۆشمان هۆشیارێکی باشترمان ئەدەنە کە چاو بکەینەوە ئێمەوەکو کۆمەڵێکی مسلمان خاوەندی دوو تێڕوانین و منهەجێکی قورئان و سوننەت چۆن شارەزاییمان لە زانستە شەرعەکانیشە بێ واقعی خۆشمان بناسین، فکری سیاسی ڕۆژ ئاوایی شارەزا ببین و فکری سیاسی ئیسلامی ڕەسەنی خۆشمان بێنینەوە پێشێ. یەکێ لەو دەرسانە ئەمەیە کە باز لە چاودێری ئومەتەکە بۆ کاربەدەستانی خۆی. ئەمە دەرسێکی بەرفراوانە بێ، زنجیرە دەرسێک کە لەسەر فکری سیاسی تا ڕادەیەک غەربی ئەنجا هی ئیسلامیشی باسەکات.